سڵاوە کارم کاتت باش ئەم دیدارە یاساییە بەردەوامە بە ئامان جێوەی کەوا سەروەری یاسا لە عێراق و هەرێمی کوردستان بچەسپێنرێت و گەنجان و ئافرەتانیش ڕۆڵیان هەبێت لە بڕیاردان لە هەرێمی کوردستان و عێراق. چەند پانێڵێکی تێدا بوو، ئێستاوە پانێڵێکی دیکەش بەردەوامە لەبارەی ڕۆڵی چەسپاندنی یاسا لە سەروەری یاسا لە هەرێمی کوردستان و عێراقدا چی بکرێت و چۆن بتوارێت یاسا سەروەر بێت. لەگەڵ کاک پێشەوە حسامەدین سەرپەرشتیاری دیدارە یاساییەکە زیاتر گفتوگۆ دەکەین. کاک پێشەوە، گرنگی ئەم دیدارە یاساییە بۆ هەرێمی کوردستان و عێراق چییە لە چەسپاندنی یاسا و سەروەری یاسا لەسەر جەم شوێنەکان لە ئەو کاتان باش سپاس بۆ ئامادەبوونی ئێوە بەڕێز. بێگومان ڕێکخراوی لێکۆڵە بۆ سەروەری یاسا لەو کاتێک کە دروست بووە تاوەکو ئێستا وەکو ڕێکخراوێکی یاسایی کاری کردو لەسەر ئەوەی کە کار لەسەر ئەو بابەتانە بکە کە بە هەنووکەوی بە زەڕووی دەزاندرێن. ئێمە وەکو ڕێکخراوی لێکۆڵە بۆ سەروەری یاسا بە پاڵپشتی ڕێکخراوی شعبی نەروێجی میلی نەروێجی NPA لە ئێستادا کار لەسەر پرۆژێک دەکەین بۆ بەهێزکردنی سەروەری یاسا لە ڕێگەی زیادکردنی ڕۆڵی ژنان و گەنجان لە مرکزی لە بڕیارداندا. دوێمە پێمان وایەکەوە کاتی ئەوە هاتووە کە ئافرەتانمان کە گەنجەکانمان ڕۆڵی زیاتر ببینن لە دروستکردنی بڕیاردا. بۆیە لەو سۆنگایەوە هاتوون پرۆژەیەکمان تەقدیم کردووە. سەندیکا و یەکێتیەکانی کوردستان نقابەکان وەکو سامپڵ و نموزەجێک وەرمانگرتیا کە لەو سەندیکایان دەست پێ بکەین بۆی کەوا زیاتر کارەکانیان کاریگەرتر و ڕۆڵەکانیان زیاتر بکرێن. بۆی ئەوانمان وەکو نمونەوە گرتووە بۆی کە دواتر لەسەر لایەنەکانی تریش بەماشەوە ئیش بکرێت. و ئیمڕۆ تایبەت بۆی کە چەندین لایەن لێرەدا ئامادە بووینە کە پێپەری خۆیان پێشکەش کردووە بە ئەو تەحەدیات و ئەو ئالنگەرانی کە لە بەردەمیان هەنا. مەسەرەن ئێمە دەزانین کۆمەڵێک سەندیکا و یەکێتیمان هەیە لە هەرێمی کوردستاندا چینە ئەو یاسایانەی کە ئەو سەندیکا و یەکێتیانە پێوەکە کار دەکەن، ژمارە ئەندامەکانیان چینە ئەو تەحەدیات و ئالنگەرانی کە لە بەردەم بەرەو پێشچوونی کارەکانیانە و ئایا تا چەندە ڕۆڵ دراوە بە ئافرەتان و بە گەنجان لۆ ئەوەی کەوا ممارەسەی کارەکە بکەن. چی دەبێت بەرداماکەی سپێچیە سبەی ئەو بەرەزانی کەەوە ئیمڕۆ لێرە ئامادە بووینە پێپەرەکانی خۆیانیان پێشکەش کردووە وەسبەی بە هەمان شێوە ئەوان تەواجودیان دەبی و نوێنەرایەن تری سەندیکا و یەکێتیەکانیش ئامادە دەبن و بە هەمان شێوە ئەو جارەکە ئەوان لەگەڵ ئەوانی کە خاوەن بڕیارن تەحەدیاتەکان تاوتوێ دەکەن. کۆمەڵی خەڵک دێت نوێنەرایەتی گەنجان و ئافرەتان دەکات. کۆمەڵی ڕێکخراومان هەیە ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی لە هەرێمی کوردستاندا کە ئەوانە کۆمەڵێک ئافرەت و گەنج لە خۆ دەگرن، ئەوان دێن بەرامبەر بە یەکتری تەحەدیەکان و ئالنگەرەکان لەگەڵ ئەو حلول و ئەو چارەسەریانە کە پێویستە بەرامبەرێک کە مناقەشەی دەکەن و دواتر دابش دەبن بەسەر کۆمەڵێک گروپدا و ئەو تەوسیاتانە ئەو حلول و با بڵێن چارەسەریانە دەخرێنە با بڵێن تاوتوێ دەکرێن، مناقەشان لەسەر دەکرێت، دواتر بە کۆمەڵێک تەوسیات دەردەچین کە دواتر ئەو پرۆژەیە بەردەوامی دەبێت. ئەوە تەنها نەشاتێکە چاڵەنجێکە لە چاڵێکیەکان بە ماوەی بە درێژایی ساڵێک ئەو پرۆژەیە بەردەوام دەبێت کە هەنگاو دوای هەنگاو ئیش لەسەر دەکرێت. سپاس بۆ تەنابشت. بەڵێ کەڕووکو ئاماژەی پێدا ئەم پرۆژەیان بەردەوام دەبێت بۆی کەوا بتوانن لە ماوەی ساڵێکدا استراتیژیەتێک ئامادە بکەن بتوانن گەنجان ئافرەتان ڕۆڵیان هەبێت لە بڕیاردان و لە سەروەری یاساشدا.